9 ساڵ بە سەر کۆچی دوایی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پێشەوای کۆمەڵی ئیسلامی کوردستان و سمبولی ئاشتی لە هەرێمی کوردستان تێدەپەڕێت. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بە یەکێک لە کاریگەرترین کەسایەتیەکانی ڕابوونی ئیسلامی لە کوردستانی باشوور لە چەندەی ڕابردوودا دادەنرێت. مامۆستا شێخ محەممەد کوڕی مامۆستا شێخ نەجیب حەسەن عەلیە و لە ساڵی 1945 لە گوندی سەرگەتی بناری هەورامان لەدایک بووە. لە تەمەنی 6 ساڵیەوە دەستی بە خوێندنی زانستە ئیسلامیەکان کردووە. لە ساڵی 1965 ئیجازەی مەلایەتی لەسەر دەستی 45 زانای ئاینی وەرگرتووە و ئیجازەی زانستی لە هەردوو زانستی شەرعی و فەلسەفەدا وەرگرتووە. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە ساڵی 1970 بڕوانامەی بەکالۆروسی لە زمانی عەرەبی و زانستی شەرعیدا لە زانکۆی بەغدا بەدەستهێناوە و ماوەی 30 ساڵ لە حوجرەکانی کوردستان خزمەتی کردووە. دەیان و قوتابی و فەقێ و زانای ئاینی پێگەیاندووە. ژیانی خەبات و جیهادی مامۆستا شێخ محەممەد کاتێک دەستی پێکرد کە لە کۆتایی حەفتاکان و سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو لە ئۆردوگای شانەدەری سەر بە قەزای سەی سادق بووە دەنگێکی حەقبێش دژی ڕژێمی دیکتاتۆری سەدام و چەندین جاریش لەلایەن هێزە ئەمنیەکانی بەعسەوە بانکراوە و کێشەی بۆ دروست کراوە و هەروەها بۆ ناوەڕاست و باشووری عێراق نەفی کراوە. لە ساڵی 1970 مامۆستا شێخ محەممەد کاری سیاسی ئیسلامی دەست پێکردووە و بزوتنەوەیەکی بەناوی پەیوەندی ئیسلامی لەگەڵ چەند زانایەکی دیکەی ئیسلامی بەنهێنی دامەزراند. دوای دەرچوونی فەرمانی دەستگیرکردنیشی لە ساڵی 1983 بۆ دەرەوەی وڵات کۆچی کرد. ئەگەینە ئامانجە ئەساسیەکان کەچەکی ئازادی گەلی کورد و ڕزگاری کوردستان. دواتر مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە ساڵی 1984 بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بە فەرمی ڕادەگەیەنێت و دەبێتە یەکەم ڕابەری ئەو بزوتنەوەیە. هەروەها لە ساڵی 1986 ڕابەرایەتیەکە ڕادەستی مامۆستا شێخ لەتیف واژەیی دەکات. پاشان لە ساڵی 1987 ناوی حەزبەکان بۆ بزوتنەوەی ئیسلامی لە عێراق دەگۆڕن. مامۆستا شێخ محەممەد لە دوای ڕاگاندنی بزوتنەوەی ئیسلامی تا ساڵی 1999 و دواتر لە ناو یەکبوونی ئیسلامیش ئەندامی مەکتەبی سیاسی بووە. مامۆستا بە کەسێکی خۆشەویست و هێمای ئاشتی لای سەر جەمهێزە سیاسیەکانی کوردستان ناسراو بوو. جێپەنجەی لە ئاشتەوایی نێوانلانەکاندا دیار بووە و ئامانجی سەرەکیشی فەراهەمکردنی بارودۆخ و گوزەرانێکی پڕ لە خێر و خۆشی بۆ خەڵکی هەرێم بووە. هاوکات کەسایەتیەکی گەورەی ئیسلامی بووە لەسەر ئاستی نێودەوڵەتی و گیانی ئیسلامی و پەیوەندی پتەوی لەگەڵ زانانی دەرەوەدا هەبووە. لە دوای ڕاگاندنی کۆمەڵی ئیسلامی لە ساڵی 2001 بووەتە پێشەوای کۆمەڵ تا کۆچی دواییشی وەکو پێشەوای کۆمەڵی ئیسلامی ماوەتەوە کە ساڵانی دواتر ناوی حەزبەکە بۆ کۆمەڵی دادگەری گۆڕا. دوجار مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە 13 حوزەیرانی 2014 و لە تەمەنی 69 ساڵیدا کۆچی دوایی کردو لە گوندی سەرگەتی زێدی خۆی و لە مەراسیمێکی گەورە و بەشکۆدا بە خاک سپێرترا.